نووسەر نییە لە جیهانە نووسەر نییە لە جیهانە بتوانێت لە زمانی عەرەبی ئەو لە ناو عەرەبە بتوانێت لە ١٣٤ ئەم وشانە بەکاربێنێتەوە کە قورئان بەکاری هێناوێت. قورئان هەرێکێ لەوانش کە بەکارهێنێ بە شێوازی جیاواز لە مەوقعی جیاواز کە هەموو شێوازی بەلاغی خۆیان هەیە. قورئان گرنگێکی لەوەیە کە ئەم لە ١٣٤ وا بەکارهێناوە کە بواری بە هیچ کەسێکی تر نەداوە. هەروەکو وتم هەرچی حساب بکەیت لە کۆنەوە هەتا ئێستا عەرەبەکان بەلیغ و ڕەوانبێژ و شاعیری وەکو متەنەبی و مەعەڕی و بەشاری بن برد و ئەوانەی تری ئەصحاب المعلقات و دواتر و ئەوانە هەرچی کۆکەیتەوە لە ١٠٥ بۆ 6 کە بەکاریان هێناوە جەذری کەلیمەکان کەچی قورئان لە ١٣٤ ڕیشەی کەلیماتی عەرەبی بەکارهێناوە. معناوە دەوڵەمەندترین کتێبە بە زمانی عەرەبی و ئەم کاریگەری ئەم قورئانەشە کە نەیهێشتووە ئەو هەموو لەهجەیە دروست ببێ بەڵام عەموودەکەی بۆ گرتوون. بڕبڕی پشتی زمانە عەرەبیەکەی بۆ گرتوون قەفەزەی سنگەکان جیابوونەتەوە وەکو لەهجەکان هەموو پێویستیان بۆی بگەڕێنەوە سەر بڕبڕی پشتەکە. ئەوەش گەورەی قورئانەکە و تەئسیری قورئانەکەیە. بۆیە زمانی قورئانەکەش زمانی عەرەبیەکەش بۆ خۆی وەکو موعجزەی لێ هاتووە. سەیری زمانی ئینگلیزی کەن بۆ نمونە 14 لەهجەی هەبوو پێشەوەی کەوا ئێستا هەموو ئۆکسفۆرد جامعاتی گەورەی بۆ بکرێتەوە زمان بخوێنرێ و فەرهەنگی زۆر گەورە و مەشهوری هەبێ 14 لەهجە بوو. ئێستاش تەمان لەهجەی وێڵز لەگەڵ مقاتعەکانی ترە بۆ نمونە فەرقی هەیە. زمانی ئەڵمانی هەروایە. ئەوەی شکسپیر نووسیوێتی 300 ساڵ لەمەوە پێش کەچی ئێستا کەس ناتوانێ بیخوێنێت. ئەوەی ئیمرؤ القەیس نووسیوێتی 1400 ساڵ لەمەوە پێش ئێمەش دەتوانین بیخوێنینەوە تێی بگەین بەهۆی زمانی عەرەبی. ئەو ئاەتەی 1400 ئەوەندە ساڵ لەمەوە پێش هاتۆتە خوارەوە کابرایەکی مەغریبیش دەتوانێت بیخوێنێتەوە تێی بگە. کابرایەکی ئەندۆنیسیش دەتوانێت تێی بگە. ئەنجا سەیری ئەو ئیعجازە گەورەیە کە چۆن خوای پەروەردگار هەموو ئەم وشانەی ئەبە و شێوە تەرتیب کردوون.